من بخۆم دیراسەم کرد يعني تەمەشای دەکەم هەرچی فیدرالی هەیە فیدرالی ئێستا تقریبا 1/3 وڵاتانی جیهان سیستەمی فیدرالی بەکاردێن بەڵام هەرێکە و زۆرە فیدرالیەکە بەڵام لە هەموو فیدراالەکەی ئەوەندێ من دیراسەم کردوی لە ئەمریکا و لە ئیماراتە لە بەرازیلە لە مالیزیە لە هندستانە تەمەشا دەکەی ئەوە فیدراالێتە نییە دەوڵەتێک لە ناو دەوڵەتێشتر بی و هەموو دەسەڵاتێکی هەبێ يعني هیچ فیدراالێتێک نییە وەکوی هەرێمی کوردستان بەڵام بەداخەوە ئەو دەسەڵاتە زۆرەی بۆ خزمەتی خەڵکی خۆی و بۆ خزمەتی هەرێمەکە بەکارنەینە بەڵکو بۆ دژایەتیکردنی خەڵکی خۆی و بۆ دژایەتیکردنی هەرێمی خۆشی بەکارینە ئێستا دەڵێن هەڵەشانەوەی هەرێم خۆی خودی هەرێم نەما بەڕاستی يعني ئێستا دەڵێ زۆنی سەوز و زۆنی زەرد کەواتە زۆنی هەرێمی کوردستان نییە دواتر هەتا نزیکەی پارێز ناو سنتەری پارێزگای دهۆک سوپای تورکی لێیە ئێران بە کەیفی خۆی بە ئارەزوی خۆی هەر کاتێک بوێ موشکباران دەکا هیچ ڕەتفعلێک نییە نزیکەی 450,000 چەکدارت هەیە بەڵام بە چەند سەد داعشێک هەرێمی کوردستان چۆڵ دەکەن یعنی ئەوانە بێزگەلەوەی کەوا سیادەی ئابوورت نییە ناتوانانی موچەی فەرمانبەرانی خۆ بدەی کەواتە هەڵوەشاوەتەوە یعنی لە ناوە خۆدا هەڵوەشاوەتەوە هەرێمی کوردستانە بەس مایە وەکو لە مستەڵەحی طبی هەیە موتی سەریری موتی سەریری ئەوێ نە نەفەس دەدا نە خوێنی دەزولێ نە دڵی دەزولێ بەڵام ئەمەلێک هەیە ئەگەر کارەبایەکی لێ بدەی یان دریانی لێ بدەی لەوانێ زیندوو بیتەوە ئەگەر نا مردووە